هاوکارمان بن بۆیە بتوانین لەم ڕێگەیەوە بتوانین تۆزێک باری قورسی ڕۆژئاوا کوردانی ڕۆژئاوا سوک بکەین. کەلاریەکان هاوشێوەی شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان پاڵپشتی خوشک و براکانیان لە ڕۆژئاوا لە ناو بازاڕی قەزای کەلار هەڵمەتێکی کۆکردنەوەی هاوکاری بۆ کوردانی ڕۆژئاوا ڕاگەێنراوە. من ئەمەوێ بڕۆمە لای یەکێک لە سەرپەرشتیارانی کەمپینەکە مامۆستا ئارام ئەگەر بێت ئێرەوە سوپاس دەکەم. چۆن بۆ بڕیارتاندا کام کەمپینە دابنێن و لەکوێ و کوێ هاوکاری کۆکەنەوە؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم. دەستخۆشی بۆ جەنابتان ڕاستی ئێمە لە ڕۆنگەی ئەوەی کە مەسەڵەن کوردانی ڕۆژئاوا براکانمان لەوێ تووشی دەربەدەری و نەهامەتی و ئاوارەی و قات و قڕی و کوشتن و بڕین بوونەتەوە ئاوارە بوون لە ماڵ و حاڵی خۆیان دەرچوون و پێویستیان بە ئێمەیە. ئێستا ئەوان سەرمایانە پێداویستی ژیان و ڕۆژانیان پێویستە مەسەن هەر لە گەرمکەرە و خواردن و بێ جێگە و بێ ڕێگەی و کە مزگەوتەکانە لە ڕۆژاوی کوردستان بڵاو بوونەتەوە و ئێمەش بە هەستێکی هەم مسلمانانەوە هەم نەتەوەی و نیشتیمانی هەڵساین بە ڕاگەاندن ئەم کەمپینێکە خەڵکی گەرمیانە بۆ ئەوەی کە بتوانین ئەرکێک لەسەر شانی خۆمان کە هەیە سووکی کەین و ئەدای واجبی خۆمان بکەین بریتە لەوەی کەوا خواردن کۆکەینەوە خۆراک جلوبەر گەرمکەرەوەی زستانە با بڵین و پارێش لەگەڵا بە ئیزافەوە بۆی داوا لە خەڵکی گەرمیان و خێرخوازان و سەرمایه‌داران و خاپێداوانی ئێرە ئەەکەم و ئەوانیشی لە دەروی وڵاتن هاوکارمان بن بۆیە بتوانین لەم ڕێگەیەوە بتوانین تۆزێک باری قورسی ڕۆژئاوا کوردانی ڕۆژئاوا سوک بکەین وەکو کەمترین واجب کە لەسەر شانمانێکین. بۆیە لێرەوە بانگوازەکەم ئەوەتانە لێرە بنکەیەکمانێ بەردەم لێلا قاسم و ناوبازارە شوێنێکیشمان لە بەردەم لەندەن ئای داناوە و نقطەیەکیش لە ڕزگاری دائەنین تاوەکو هەفتەیە شت کۆکەینەوە وەتکایشم وایە ڕجایەک لەو کەسانی کە شت و مەک و کۆمەک بۆ ئێمە دێرن باش دەکانیان جوان بێت چاک بێ پاک بێ یان شتی زۆر کۆنە کە خۆی پێویستی پێینەوە بیتێربم ئەو شتانمان بۆن مەێرن شتی تازەمان ئەوێ بەتانێ با لۆک بێ دۆشەکە با لۆک بێ مەسەن تەباخمان بۆ دێنن با لۆک بێ یعنی باشترین شتی خۆ ببەخشە ئەوە لە لای خوا ئەجری زۆرترە و بۆ ئێمەش و بۆ ئەوان شوا باشترە ئینشاءڵڵا. ڕۆژانە لەکەی تاکەی لێرا بنیەوە مامۆستا؟ عادەتەن ئێمە تقریبا لە 9 بەیانی و تاوەکو 10 شەو ئەم گەنجانە لێرەین و سەرپەرشتیەکردن و کۆمە کۆکەن و ئینشاءڵڵا پشت بەخوای گەورەوە تەبیعی لێ نای شارمە دەستخۆشیمان بۆ ئیداری شارێ لە قایم قامێت لە ئاسایش کەوا کار ئاسانیان بۆ کردوین و ئەمەش تاکە کەمپینەکە ئێستا ئێمە خەریکین لە گەرمیانەوە کەمپینێکی تریش کراوەتە بەس بۆ دەرمان و ئیسە پیان ڕاگەاندم کۆمەڵە برای بەڕێزی دڵسۆز بەس دەرمان کەمپینەکان لە چوارچۆی دەرمان هەموو پێداویستێ وەرەگرین کە گونجاو بێ واتە تازە بێ خۆراکێ بێ لە قوتونراو بێ بەتانی تازە بێ دۆشکی تازە بێ تەباخی تازە بێ پارە بێ ئەمانە خۆراک بێ کە بە سەرچوونە بێ دەستخۆشی لە هەموو کەسێکێن بڵێ وەکۆی بین لە دیمەنەکان ئێرە ناو بازاڕی کەلارە بەرامبەر قوتابخانەی لەیلا قاسم لێرە چادرێک دانراوە بۆ کۆکردنەوەی هاوکاری ئەو هاوڵاتیانی کەیانەوێ هاوکاری بەخشن بە کوردانی ڕۆژاوە لەگەڵەوەشدا لێرە سندوقێکی ژانراوە ئەوانەی کە ئەیانەوێ پارە بەخشن جگە لە هاوکاری و خواردن و کەلوپەلەوانە ئەتوان لێرە پارەش ببەخشن و ئەم کەمپینە ڕۆژانە لە 9 بەیانی تاوەکو 10 شەو بەردەوامیە بێ و بۆ ماوەی هەفتەیەک دواتر ئەو پێداویستانەی کە کۆکراوەتەوە ئەگەێنرێتە کوردانی ڕۆژاوە.